دوای تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر بیسترانی دەنگ و هاواری کۆمەڵکوژی ئەزیدیەکان ئەمڕۆ ئەم هاوارانە لە 9 کتێبدا نووسراونەتەوە و نووسەرانی کتێبەکانی ئیمزا لەسەر کتێبەکانیان دەکەن و بۆ هەتایە دەیانکەن بە موڵکی خوێنەران. پرۆژە وەکو گەڕائێکی ئیرۆکەمە هاتە ئیمزاکردن پرۆژێ چاپکردنا پرتوکایە سەرسێ تەوەرات تەوەرێکی تەوەرێ زانستیان نامێت ماجستێر و دکتۆرا ئەم چاپ بکەین تەوەری دوێژی سەر دکیومنتکردنەیە شێوەیەکی زانستی دیسا تەوەرێ سێ ئالی ئەدەبیدا مە هەموو زماناژک ئەم چاپتکانی ئەف گەڕایەکێ نەح پرتوک چهار زمانایەت هاتینە زمانی فارسی زمانی عربی و ئینگلیزی و کوردی یەت هاتینە چاومت ئامادەی نەژەکەت گەڕێت بێتدا چی زمانێ هەبەتن بەحسی جینۆساید ئەزدیا بکەن ئەم دێ چاپ بکەیندا نە هەر بەس باشووری کوردستانی بەلکو تەمامیە خەڵکی جیهانی ئاشنای ئەوێ جینۆسایدێ ببەتن. نووسەری کتێبی گوندی کۆچۆیە کە بە زمانی ئینگلیزی نووسراوە ئەو دەیەوێت کتێبەکەی هەرچەند بچووکیش بێت بەڵام بچێتە هەموو وڵاتە گەورەکان. کتێبەکەم ناو نیشانی گوندی کۆچۆ 13 ڕۆژ لە دۆژەی داعش کتێبە بە زمانی ئینگلیزیە ئەو کتێبە شێوازی دکیومنتاریە لەگەڵ هەندێک بنەماین زانستی مقارنە لەگەڵ هاتیەکردن لە ناحیەی ئاینی پێناسا ئێزدیا تێدا هاتیەکردن هەروەها پێناسا داعش تێدا هاتیەکردن ژبەرگۆ من مستەلەحی جینۆسایدێ بکاری نایە بۆوان تاوانین دژی ئێزدیان هاتیەکردن من بنەماین یاساییین بۆچی من جینۆساید بکاری نایەم تێدا هاتیە دیارکردن هەروەها چەند شاهد حال بۆ من قسەکردینە و چەند کەسێک قورتال بووین جوان تاوانە. هاوڵاتیەکی ئێزیدیا هەبوونی ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەزانێت بۆ بەدێ کۆمنتکردنی ئازارەکان و گۆڕنانی خەونی نەچەوە و ئاینەکەی بۆ مەسەلە دیکمنتگیرن یان تەوسیقکردن گەلە کتێبێتی هەینە ئەو کتێبێت نەهۆ دەرکەوتین بەرهەمنە احتمال یەک دووە ئەو مەسەلە ینی داعش ئەم تاوانباری داعش ئەو کرینە چونکو کتێبێتی یان چیرۆکن یان ڕۆمانە و هەندێک جە شعرن یەک کتێب وکردبێژن زانستیە ئەو ماجستێر بەس زانستە ئەوێ سۆسیۆلۆگیت بێژنێ یان جواکی زانستە جواکی ئەو احتیمالە گەلک تشتێدا بن کتێبە دیشە ئەوە ئەنگلیزی ئەزبار بکەم ئەوش گەلک مەسەلە دیکمنتکارن یان تەوسی قوشتەوە تێدایە بەلێ هەر چەند هەبێت هەر باشە چەنگو حتا ئەگەر ڕۆمانش بێت ئەوان مەسەلا ئەوان تاوانە ئەوان گونا هەموو تێتە تۆمارکردن تێدا یا دوێ هەندێک ئەو کتێبێت ئینگلیزی بتر دەنگێ دۆزێ دەگەهینە دەوڵەتێت ئۆڕپی دەگەینە کۆمەلگەیت ئۆڕپی دەگوترێ ئەو کاتێ شەڕ بەرۆکی گەلێک دەگرێت ئەوەندا قوربانی لێ دەکەوێتەوە کە نە سیاسەت و نە ئەدەبیات جەرەقەتی ناساندنی نایان مێژووی کوردیش پڕا لە ڕووجا و وێنەی هاوشێوە. ناری ڕۆستام دەنگی ئەمریکا هەولێر.